ای بەزمۆگۆرانیا جۆڕێکۆت و 16 ساڵ 1990 پێشکەشەکەرو بە ڕزگاری و زانیاری دەنگیم ناسازێنی بەڵام دێتە حرفەی وەشەسیایی ئی برایە و ئی واڵێمە کەیسە فیلم بەردارنێ ئی بەزمەیە پێشکەش کردو ئای لەیلا 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 لاچیمە بەدۆنیێ یاخواشێتە بی تۆ دڵە لای دڵە ڕۆگنیێ مەشۆنیێ یاخواشێتە بی تۆ دڵە لای دڵە ڕۆگنیێ مەشۆنیێ بخوازگیان بڕۆشت نامنێ بەشۆ دێوانێ وێڵ مەگیڵمێ دڵەلای دڵڕۆ پی هێوەرانێ وێڵ مەگیڵمێ دڵڕۆ دڵەلای پی هێوەرانێ بخوازگیان خۆت فرمود من بێ وەفاییێ بێ وێفایەکەی تۆم کەسمای بەچەمی خۆم دیێ بێ وێفات بمرێت خوا ڕۆژێ وەدارێ با قربان خود دولای دورو یک وفاداری با قربان دولای دورو یک وفاداری حضرت خوا یکسیه ماواره هردو پام گزمنه سجانک جواره جادیان زحمت رمضان تو دلالای دلال مصير مزواره بالبيخ شابتوت خوا كسماغ من قون باري إجازي زما خركير من يتوشت خوا دلاي دلاي جهيم كردي إنا مني شو دورود وباختسي يا دورود ولاي دوار هي بخوازگیان پاسه مزانی تو هیچ کم بخوایانم ویران رو دلالای دلارو ویل بچم دی
بفاز جيان وقت كرتون ولا يدورون وأغيان دياوي أغنياء مظلومات دورون ودخمس ياوي بخواس ياوي امداد بالرزقارو قلت جيباون يا عقل رامي ما زعل يا رو ويني درد